نعزي أنفسنا ونعزي الشعب. ئێمە هاتوین سەرخۆشی لە خۆمان دەکەین و سەرخۆشی لە گەلی عێراق دەکەین بۆ کۆچی دوایی سەرۆک مام جەلال داواکارین لە خودا لی خۆش بێت. الشعب العراقي بوفاة مام جلال. وكان رئيس وحيد بالعراق. تاکە سەرکردەی عێراق بوو، ناوی سەمامی ئەمانی لێنرابوو، خوا لێی خۆش بێت. فالله يرحمه وإن شاء الله يتغمد بالجنة. مام جلال هو أبل كل العراقي. باوکێکی بەسۆز و برایەکی گەورەمان لەدەستدا، ئەو بەجەستە مردووە، بەڵکو ڕۆحی لە ناوماندا دەمێنێتەوە و لەسەر ڕێبازەکەی بەردەوام دەبین. اللي مصاب للكل وأن يجتمعوا وأن يلغوا. هو كان أبا حنونا للعراقيين جميعا. بە بیستنی هەواڵەکە زۆر خەمناک بووین. ئەو باوکی هەموو عێراقیەکان بوو. من لە گوندی بەشیرم. مام جەلال زۆر هاوکاری کردوین لەگەڵماندا بۆ و هەڵوێستی بەرز بووە بۆ ئێمە. مبلغ بناء 300 بيت في قرية بشير. ئێمە پێشنیارمان زۆر قەهردارین، زۆر غەم خۆرین کە مام جەلال ڕۆی لە ئێمەوە، کە مام جەلال نەبەس لە کەرکووکەوە لە هەمی عێراقەوە لە هەمی دەوڵەتەکایان ئەم زەلامە زەلامێکی تاک بوو کە باوک گشتی ملەتی عێراق بوو کە ئێستاکە وتیان لە بەغاش لە پەرلەمان لە وزارەکان هەمی خەڵکەکە وتی صمام الأمان للعێراق، صمام الأمان. مام جەلال وەکی زەلامی مام جەلال خوا عافیکان نییە. ئێمە دوعای خێر بۆ یەکەن، ئینشاڵڵا جێگای بەهەشت بێ، ئینشاڵڵا جێگای بە جەنەت بێ. مام جەلال یعنی چی پێ لێم بەخوا من گیر ناتوانم قسە بکەم. والله ما تركماني كركوكن والله مام جلال باكمان بو يعني هون دفاع كربو حقوق التركمان يعني بياو رئيسي نات واكو مام جلال دفاعي او كركوك بكان دفاع او تركمان كان بكان يعني مع الاسف الشديد. پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو گەلانی عێراق بە تایبەتی کەرکووکیەکانەکەین. بەڕاستی جەنابی مام جەلال باوکی کەرکووکیەکان بوو بەداخ و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی کۆچی دوایی مامی گەورەمان پێگەیشت. کۆستێکی زۆر گەورە بوو بۆ هەموو کەرکووکیەکان، بۆ هەموو پێکاتەکان. جەنابی مام جەلال کە سەرۆک کۆمار بوو بەهاتایە زۆربەی کاتەکانی لە کەرکووک بەسەرە برد لەگەڵ هەموو پێکاتەکانە عەرەب، تورکمان، کورد و ئاشور، لە دواییدا لەگەڵ کوردادا ئەنیشت هەموو کێشە و ململانیەکانی شاری کەرکووک بە تایبەتی جەنابی مام جەلال بە دانیشتنیەکە یا بە دوو دانیشتن کۆتایی پێهێنا. بەڕاستی ئەم کۆستێکی زۆر گەورەیە بۆ هەموو پێکاتەکانی کەرکووک